وەرگرتنی زانیاری زیاتر و قسەکردن لەسەر ئەجەندای کۆبوونەوەکانی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان لەگەڵ وەلی سەلیم پامنێرمان لە شاری هەولێر گفتوگۆەکەین. وەلی سڵاوت لێبێ. دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان چی لەخۆگرێ؟ سڵای خۆی گەورە لە تۆ تاوای بیسەر و بینەرانی کەناڵ ئاسمانی پێیامیژوێتم. بەڵێ دوێنێ لەبەرەوەی کە کاتێکی زۆری خان دانیشتنەکە سەوار بە پرسی عفرین و هەروە ئەو پرسانەی ترکە بە تایبەت پرسی چاندن و هەروە بەخشینی ئەندامانی جەستەی مرۆڤ ئەمە بە یاسایی کرا لە بە ئامادەبوونی وەزیری تەندروستی. ئەمە پرسەوە کاتێکی زۆری خان تاوەکو نزیکەی کاژمێر 5 خاند بۆیە پەرلەمانی کوردستان دانیشتنەکەی هەڵگرت بۆ ئەمڕۆ. ئێستا ئەمڕۆ دانیشتنەکە دەستی پێکردووە و هەروە ئەو تەوەرانەی ترکە ماون بڕیار وای ئەمڕۆ گفتوگۆی لەبارەوە کرێت. دوو تەوەری زۆر گرنگ ئەمڕۆ هەیە کە بڕیار وای پەرلەمانی کوردستان گفتوگۆی لەبارەوە بکات. تەوەری یەکەم تایبەتە بە هەموارکردن و یاسای ژمارە 86 هاتوچۆی هەرێمی کوردستانە کە ئەم یاسایە هەموار دەکرێتەوە لایەن پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی بەرپرسانی هاتوچۆ هاتوونەتە پەرلەمانی کوردستان. دەیانوێت لەم یاسایەدا سزاکان زیاتر بکەن، ئەو غرامانەی کە هەیە زیاتر بکەن، بە تایبەتی ئەو کەسانی کە شوفێری ئەەکەن بە سەرخۆش یاخود مەیان خواردێتەوە ئەمانە غرامەکان زیاتر ئەبێ بۆ نزیکەی 1 ملیۆن. ئەگەر هاتوو جاری دوم ئەم کارە بکەنەوە ئەوە 2 ملیۆن دەبێ غرامە بدەن و ئەگەر بێت ئەو کەسە پارەی نەبێ ئەوە دەبێت 3 مانگ بچێتە زیندان و ئەو کەسێک کە شوفێری ئەکە بەبێ مۆڵەت ئەوە ئەو کەسەش نزیکەی ملیۆنی غرامە ئەبێ بداتن بە حکوومەتی هەرێمی کوردستان. وهروە چەندین غرامەی تر زیاد کراوە بۆ ئەوەی کە شوفێران خۆیان دوور بگرن لە سەرپێچی هاتوچۆ هەروە ڕێکار و هەروە یاساکانی هاتوچۆ جێبەجێ بکەن. بۆیە ئەمڕۆ ئەم یاسای هەموار دەکرێتەوە بە ئامادەبوونی بەرپرسانی هاتوچۆ. هەروە تەوەریشی تریش تایبەتە بە گفتوگۆکردن سەبار بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. ئەمە زۆر گرنگە بۆ ئێستای پەرلەمانی کوردستان پێشەوەی کە پەرلەمانی کوردستان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە دابخرێتن. لێژنەیەکی کاتی لایەن سەرۆکاتی پەرلەمانی کوردستانەوە دروستکە لە بە نوێنەرایەتی سەردەم فراکسیۆنەکان ساڵێک و 3 مانگ ئەوان کاریان کرد. هەروە سەردانی بەشێکی زۆر لە وڵاتانی دەرەوەیان کرد و سەردانی پەرلەمانی بەشێک زۆر لە وڵاتە پێشکەوتەکانیان کرد. لێوێن دەرێ ئەوان ئەو شتانی کە پێویست بوو یاخۆ لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ پەرلەمانی هەرێمی کوردستان دەگونجا هێناویتانەوە هەرێمی کوردستان و لەگەڵ هەرێمی کوردستان گونجاندیوتیان و پەیڕەویشی تازایان نووسیوێتەوە. لەم پەیڕەوەدا ئەوان دەیانوێتن حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر پابند بێ بەو کارانەی کە لەلایەن پەرلەمانی کوردستانە پێ دەست پێ دێواتە پەرلەمانی کوردستان ئەم جارە دەسەڵاتی زیاتر ئەبێتن ئەگەر بێت ئەم پەیڕەوە پەسەند بکرێتن. وەرا پەرلەمانی کوردستان بە جۆرێک ئەو پەیڕەوەی نووسیوێتەوە هەموو هەفتان جارێک ئەبێ کۆبنەوە بکرێتن لەلایەن پەرلەمانی کوردستان و هەروە حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان هەر کاتێک پەرلەمان داوای لێکن ئەبێ بێنە پەرلەمانی کوردستان. پێشووتر ئەبێ دوو لە سەرسەی ئەندامانی پەرلەمانی کوردستان داوای لە بکاتن بۆ ئەوی کە هەر وەزیرێک یا حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسەکانی بێتە پەرلەمانی کوردستان. بەڵام ئێستا زۆری نییە. ئەگەر بێت و 50 ئەندام ئامادە بێ 26 ئەندام داوا بکاتن وەزیرێک بێتە پەرلەمانی کوردستان ئەو کاتە سەرۆکاتی بڕێ ئەداتون و هەروە داوا دەکاتن کە وەزیر بێتە پەرلەمان. وەلی من پرسیارێکی یان دوو پرسیارم هەیە. یەکەمیان ئەو پرۆژە یاسایە چی لێ هات کە خراە بەردەم پەرلەمانی کوردستان بۆ ڕێخستنی ئەموچەی خانەنشینان و ئەو پلۆ ئیمتیازاتانەی کە دراوە تا فەرمانبەرانی هەرێمی کوردستان یان خانەنشینان. یەکەم دووهەم دەوترێ هەوڵێک هەیە بۆ پێشخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێم پێش هەڵبژاردنەکانی عێراق. ئەمە هیچ جم و جوڵێکی لە پەرلەمان دروست کردووە؟ بۆ پرسیاری یەکەمت ئەمە خراوەتە لایەن دەسەی سەرۆکاتیەوە ئاراستەی لێژنە پەیوەنددارەکان کراوە. تاوەکو ئێستا لێژنە پەیوەنددارەکان راپۆرتیان نەنووسیوە بۆ ئەوی کە بیدەنەوە دەسەی سەرۆکاتی و دووبارە خوێندنەوەی دوین بۆ بکرێتون بکرێت بە یاسا. تاوەکو ئێستا ئەمە نەکرا. ئەمەش بەهۆی ناکۆچی نێوان فراکسیۆنەکانە یاخۆشتی ترە چونکە من زانیاریم هەیە بەشێک لە فراکسیۆنەکان لەبەرەوەی کە لە قازانجی وانە ئەوان ڕێگرن لەوەی کە ئەم پرۆژە یاسایە جێبەجێ بکرێت یاخود ببێ بە یاسا. بۆیە تاوەکو ئێستا ئەمە نەخراوەتە بەرنامەی کار و هەروە راپۆرتەکە ئامادە نەکراوە. بۆ پرسیاری دووەمشت بەڵێ پارتی دیموکراتی کوردستان بەجددی کار دەکات لەسەرەوەی کە پێش هەڵبژاردنەکانی عێراق هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەنجام بدرێتن و هەروە چەندی کۆبنەوەش کراوە. بەڵام بەشێک لە فراکسیۆنەکان بە تایبەتی فراکسیۆنی سەوز لەگەڵ ئەوەدا نییە کە پێش هەڵبژاردنەکانی عێراق ئەم هەڵبژاردنە ئەنجام درێت و هەندێک فراکسیۆنی تریش لەگەڵ ئەوە نەکە هەڵبژاردن کرێت بەڵام بە مەرجێک ئەبێ
تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە هەروە ئەو کەم کوڕیانێکە لە تۆماری دەنگدەران هەیە یاخود ئەو کەم کوڕیانێکە لە هەڵبژاردنەکانی تر هەبوو نەمێنێ اینجا هەڵبژاردنێکی پاک و تەمیز ئەنجام بدرێت و ئەوانش ئامادەنە هەڵبژاردنکردن بەڵام پارتی دیموکراتی کوردستان تاوەکو ئێستا هاوکارێکی ڕاستەقینەی کۆمیسیۆن نەبووە بۆی کە ئەو مەرجانەی ئەو لایەنانە جێبەجێ بکاتن و هەروە تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە اینجا هەڵبژاردنەکە ئەنجام بدرێت. وەلی سەلیم پەیامنێرمان لە شاری هەولێر زۆر سوپاس.